دیارە لەگەڵ دەستپێکردنی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە ینی جگەلەوەی کە لە هەرێمی کوردستان و لە عراق خۆوانش جیاواز سر لە پارێزگای هەولێر ئەوەی کە تاوەکو ئێستا لە بانگەشەی هەڵبژاردن لە سنووری پارێزگای هەولێر بەدی دەکرێت ئەویش لێکردنەوە و دڕاندن و شێواندنی پۆستەر و لافیتەکانی یەکێتی نیشتیوانی کوردستانە هەر لەگەڵ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنەکان ینی ئەوەندەی پۆستەر و لافیتە و دوشمەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە سنووری بازنەی هەولێر لێکراوەتەوە هیزی هیچ لایەنێکی دیکە بەو شێوەیە نەبووە جامن لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەسەر بابەتە دەکەم بۆی بزانم ئەوان لەگەڵ کۆمیسیۆن چیان کردووە وەچ داواکاریێکیان لە کۆمیسیۆن هەیە و تاوەکو ئێستاش لەگەڵ لایەن ئەمنێکان قسەیان کردووە وە کەس دەستگیر کراوە لەسەر ئەوە یاخودنا هەژار محەممەد لەگەڵم دەبێت لێ پرسراوی بەشی هەڵبژاردنەکان لە مەڵبەندی سەی هەولێری یەکێتی نیشتمانی کوردستان لە هەولێر کاکە ژاستلااوت لێبێ ئەو هەمە هەنجێکە ئێوە لەگەڵ کۆمیسیۆن و لایەنە پەیوەنددارەکان هەتانە بە تایبەتی دەستگامنیەکان دەبینین ئێستاش ڕۆژانە پۆستەر و لافتەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەولێر دەشێوێندرێن لێ دەکرێنەوە چی کراوە و داواکاری ئێوە چییە؟ بەخێ بێن سەر چاوان بە هیوا ڕۆژەشی خۆش لەو هەموو لایەک وەکو دەزانن چەندین جارێتش باس کرا ئەو شتێکی تازەنیە لە هەولێر بەداخەوە لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردووە لە ئێستاشدا ئەو شێوازە دەتوانم برێم نامۆیە بە خەڵکی شاری هەولێر شتێکی زۆر نەشازە. من دڵنیام دانیشتوانی ڕسەنی شاری هەولێر بۆ خۆیان جا لە هەر حزبێک بنیان لە هەر قوارەیەکی سیاسی بن دژی ئەم جۆرە کارانە کە بەرامبەر بە هاونیشتیمانیان شاری هەولێر دەکرێت بەهۆی ئەوەی هەموو ئەوانەی لە هەولێرن لیستەکەی ئێمە بێ لیستێکی تر بێ هەموو خەڵکی هەولێرین دوای کۆتایی هاتنی ئەو پرۆسەیە هەمومان کەس و کاریەکی و لەسەر سفرێک لەوانەیە دابنیشین بەڵام بەداخەوە دەستێکی ڕەش ڕۆژانە بە بەرنامە بۆیە دەڵێن بە بەرنامە چکە ئەو شوێنانەی کە گرنگن بەرچاون پرێتی لە کامێرای حکوومەت لەو بەرچای ئەو کامێرانە ڕۆژانە پۆستەر و فلێکس و ڕگلاوی هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم کاندیدەکانمان لێ دەکەێتەوە بەبێ ئەوەی تاوەکو ئەو دەقەی من باز دەکەم کەسێک دەستگیر کرابێت. باش ئێوە لەگەڵ لایەن ئەمنیەکان هەماهەنگیتان نییە وە قسەتان لەگەڵیان نەکردووە بۆی لانی کەم ئەوان بەدواداچوون بکەن وەکو بۆ خۆتان دەزان لایەن ئەمنیەکان لە شاری هەولێر بەگشتی سەربەلایەن یەکن بەڵێ ئێمە لەگەر بەڕێز پارێزگاری هەولێر بەردەوام لەسەر هێڵین بەڵام کە هۆکاری تەشەنەسەندنی ئەم دیاردەیە ئەوەیە کە کەسێک ناگیرێت کەسێک تحقیقی لەگەڵ ناکرێت کەسێک مانگ ناکرێت بۆ تۆمەتا بۆ ئەو کارە دەکات سەبەبی چییە ئایا دەستێک لە پشتیتی ئایا ئەوە لە ئیرادی ئایا دەیەوێت جێرە شێوێنی بکات ئایا دەیەوێت ئەو حزبانە هان بدات بە گژێکتریدا بچن دەستێکی دەرەکی لە پشتی ئەو حالەتەیە خۆ ئەوە حکوومەت ئەگەر بۆ خۆی ئەگەر ئەو لایەنی ئێرە بە خۆی لە پشتی نەبێت حەق هەوڵێک بدا بۆ ئەوەی چارەسەری ئەوە بدۆزێتەوە چونکە لەوانەیە دەستێکی دەرەکی بێت لەوانەیە حەز بکات ئاژاوە لە ناهەولێر دروست بێت لە ناوەیە لەوانەیە بێوێت ئەو حزبانە تووشی کێشەیە بکات بۆ ئەوەی سوودمەند بێت لایەک لە لایەکی تر. باشە لەگەڵ کۆمیسیۆن چیتان کردووە و داواکاریەکتان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان هەیە بە تایبەتی ئۆفیسی هەولێر وەکو دەزان کۆمیسیۆن دەسەڵاتێکی بێلایەنە و سەرپەرشتی هەموو پرۆسی عێراق دەکات لە هەڵبژاردنەکان کۆمیسیۆن وەکو سکاڵای ئیسپاتی دەوێت یاخود ڤیددیۆیەک بێت کە تەسویر دەکرێت ئەو کەسەوە خەریکە ئەو پۆستارانە دەرێن یالەیەکی دەکاتەوە یاخود شایەتمانێک هەبێت بچی شایدی بدات کە بە چاوی خۆی ئەوەی دیتووە وەکو شایەتمان لە شاری هەولێر بەدەگمەن ئەوە دەست دەکرێت بۆ خۆتان دەزانن چکە بەداخەوە ئەو وتارانێک کە ئێمە جێمان دەبێت وتاری باقوبری قەدار و ئەوە لەگەڵ ئەو دیموکراسی کە باسی دەکرێت لە تیڤیەکان و ڕاگەیاندنەکان ئەوە هەر خەیاڵە بۆ ئەوی تریان ڤیددیۆیەکان بۆ ئەو بابەتە کە دەکرێت لە شەودا دەکرێت بەر چاوی خەڵک ناکرێت و لەوانەیە زمینە سازشی بۆ بکرێت ئەو کاتێک بۆ خۆیان کە تەوزێ دەبن ئەو پۆستەرانە بدرێن یالی بکەنەوە بە بەرنمەیە کەس دیار نییە بۆ خۆیان دەیدرێن ئەگەر ئەو لە هەولێر پێم وایە لە هەموو پارێزگاکانی عێراق زیاتر کامێرەی چاودێری تێدا خێر بوو نەتوانرا کامێرە کەسێک دەستنیشان بکات